ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لەڵخێم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر عێراق لەبەردەم پێکهێنانی حکوومەتی نوێ یاخود بەردەوامبوونی ئەو حکوومەتەی کە ئێستا کارایە. دیارە دوایەوەی کە ڕەوتی سەدر سەرجەم پەرلەمانتارەکانی دەستیان لە کار کێشایەوە قۆناغێکی نوێ لە پرۆسی سیاسی لە عێراقدا هاتۆتە ئارا. بەڵام ئەوی کە خوێندنەوەی بۆ کرێ لەلایەن چاودێرانی دۆخی سیاسی عێراق و ئەو ڕۆژەی کە دەگوزارێت دۆخەکە بە قورس دەبینن و ئاڵنگاریەکان دەڵێن لە پێش لایەنە سیاسیەکان و عێراقیەکان لە داهاتوودا زۆر قورسە بە حکمی ئەوەی کە موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر کە بڕیاری کشانەوەی داوە ئێستا لە پەرلەمان ینی پێشبینیەکەن تا ڕادەیەک لەسەر ئەم ڕایی بەردەوام نەبێت یاخود پەشیمان بێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە داهاتوودا هەر حکوومەتیشی نوێ کە پێک بێ لەلایەن چوارچێوەی هەمانگی سونەکان و کوردەوە ئەم ببێتە ئۆپۆزیسیۆنێکی سەرسەختی و حکوومەتە و لە هەر کات و دەرفەتێکدا بتوانێت شەقام بجوڵێنێ و حکوومەتە بڕوخێنێ. کورد سونە و بەشێک لە شیعەکان کە خۆیان لە چوارچێوەی هەمانگیدا دەبینەوە چۆن نەتوانن حکوومەت پێک بێنن. ئەوەی کە گرنگە لە ئێسادا کورد پێویستە چۆن لە بەغدا بێ و گوتاری سیاسی خۆی لە هەرێمی کوردستان چۆن ڕێک بخاوە چۆن لە بەغدا مامەڵەی پێکهێنانی حکوومەتە نوێ بکاوە فەرزی ئاراءەکانی خۆی و داواکاریەکانی خۆی بکات. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانەوە کۆی ئەم تەوەرە کە پەیوەندی هەیە بە عێراق و هەرێمی کوردستان و سەرجەم لایەنە سیاسیەکان لە عێراقدا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە دکتۆر جەنابیان لە شاری هەولێرە و لەگەڵمانن. دکتۆر ئەم کاتت باش سوپاس دەکەین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی بەگشتێکە لە ئێستادا هەڵسەنگاندنێ بۆ دۆخی سیاسی لە عێراقدا بکەین و ئەو ڕۆژەی کە دەگوزارێت لە عێراقدا دوای کشانەوەی ڕەوتی سەدر و دەسەکارکێشانەوەی پەرلەمانتارەکانیان چۆن وەسفی دۆخەکەکەی وە جەنابتان چۆن وێنایەکەن چکە پێشووتر لە بەغدا بوون و ئەزان ڕەوشی بەغدا چۆنە بە هەر جوڵەیە کە لە لایەنە سیاسیەکانەوە دەگوزارێت. بەناوی خۆی گەورە میهرەبان سلااو لە جەنابتان سلااو لە بینەرانی بەڕێز. بەڕاستی ئەم بارودۆخێکی زۆر هەستیارە و بێگومان دیمەنی سیاسی مەشهدی سیاسی یان ئەو تەتەوڕاتانەی کە دێتە ئاراوە لە دوای دەست لە کارکێشانەوە بێگومان وەکو پێش دەست لە کارکێشانەوەی سەدرەکان نابێت. واتە ئەمە دوو قۆناغی زۆر لێک جیاواز دەبێت. چۆن دەمانگوت قۆناغی پێش کۆڕۆناوەکو قۆناغی دوای کۆڕۆنا نیە ئەمەش پێش دەست لە کارکێشانەوە لەگەڵ دوای دەست لە کارکێشانەوە دوو قۆناغی زۆر لێک جیاوازن بۆ تایبەتمەندەکانیشیان جیاوازە. ئەوەی کە بەڕێز موقتەدا سەدر ئەنجامیدا بەڕاستی ئەمە مفاجئەیەک بوو یعنی شێکی سەرسوورهێنەر بوو بۆ هەمووان بۆ هەموو لایەک. ڕاستە پێشتر بەڕێز موقتەدا سەدر یان سەدرریەکان زۆر مناوەڕاتی ئاوایان کردووە ینی زۆر جار لە حکوومەتەکان کشاونەتەوە بۆ نمونە لە حکوومەتەکەی ساڵی 2010 14 هەژدە لە هەرسێ حکوومەتەکە کشاونەتەوە بەڵام قەت نەبووە لە 2023 تاکو ئێستا سەدرریەکان لە پەرلەمان بکشێنەوە یان بە تەواوەتی لە پرۆسەی سیاسی بە یەکجاری بکشێنەوە بۆیە ئەمە یەکەم جارە سادیقەیەکی پێشتری نییە بۆیە زەحمەتە بزانێت لە دوای ئەوە چی دەبێ بەڵام ئەمە دەبێ هەموو لایەک چاوەڕوانکەین کە بزانین ئەم پێشاتانەی دوایەدا چییە و هەموو لایەنەکانیش پێویستە زۆر بە دیقەت و بە وردی و بە حەچیمانە مامەڵە لەگەڵ هەر هەنگاوێک بکەن کە دەیانەوێ بینێن بە تایبەتی چوارچێوەی هەماهەنگی و بە تایبەتتریش سیادە سەدرریەکان لەگەڵ کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش پارتی دموکراتی کوردستان دەبێت زۆر بە وردی دیراسی هەنگاوەکانی دوای ئەم هەنگاوە بکات. دکتۆر وەڵامێ لەسەر مەسلەی ینی جوڵەکانی بە تایبەت لایەنە سیاسی کوردستانەکان و لە نێویشیاندا پارتی دموکراتی کوردستان چکە زۆر بازەوا کرێەوە لە ئێستاشدا ینی کوتلەی پارتی دموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەران پێشتر ڕاگەندراویان بڵاو کرد و دوای کە سەدرەکان دەستیان لە کارکێشایەوە ئەوانیش چاوەڕێی بڕیاری سەرروو خۆیانن بۆی کە بەردەوامن لە پرۆسی سیاسی لە عێراقدا خود ئەوانیش پاشەکشێ بکەن تا چەند ئەو دەنگۆیانە ڕاستن کە دەوترێ بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان بەنیازی هەڵوێستێکە هەڵ ئەگە بەنیازی هەڵوێستێک بێ هەڵوێستەکانی بە چه ئاراستەیەکە بەگشتی
بێگومانمە نیازی هەڵوێستا بێگومان ئەوەی کە کار لە سیاستدا بکە یعنی بڕیار دەدا لە هەر قۆناغیدا بڕیاری خۆی هەیە و هەر گۆڕانکارێک دادێ لەوانەیە تاکتیک دەگۆڕێ بەڵام استراتیژ وەکو استراتیژ دەمێنێ سابتە کورد بە شێوەیە چ گشتی پارتی چێ یەکێتی بەشداریان لە حکوومەتی بەغدادایان بەشداریان لە پرۆسی سیاسی عێراقیدا بە مەبەستی زامنکردنی و دەستەبەرکردنی مافەکانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی و ببنە شەریکێکی حەقیقی ببنە هاوبەشێکی ڕاستەقینە لە بڕیاری یان لە سیاسەتی عێراقیدا کە تا ئێستا لە 2023 تاکو ئێستا ئەم شەراکەتە حەقیقیە نەبووە ڕاستە شەریک بوون هاوبەش بوون بەڵام بەشدارێکی حەقیقی کارامە نەبوون لە سیاسەتەکانی عێراقدا ئەمە یەکە دەکرێت بۆیە پارتیش بەڕاستی چێ لە هاوپەیمانەتەکەی لەگە سەدرریەکان چ لە قۆناغی ئێستاشدا ئەو ستراتیجە هەر مەوجودە ئەو ستراتیجە ئەوەیە چۆن بتوانین کە هاوپەیمانی لەگەڵ لایەنێک بکەین و یان بە شێوازێک بەشدار بین لە پرۆسی سیاسی عێراقدا و بەشدار بین لە پێکردانی حکوومەتدا کە بەلای کەم مافەکانی خۆمان زامن بکەین و ئەو مافانەی کە بەدەستیش کەوتون پارێزگاریان لێ بکەین و هەوڵ بدرێ بۆ ئەوەی کە دەستور جێبەجێ بکرێ ئەو مادانەی کە ماون جێبەجێ بکرێ بە تایبەتی مادەی 140 و چۆن وا بکرێ کە قوارەی هەرێمی کوردستان پارێزراو بێ و زیاتر بە شێوەیەکی دەستوری مامەڵێ لەگەڵ بکرێ ئەمە استراتیژەتی پارتی دیموکراتی کوردستانە و بزانم ئەکید هەموو لایەنە کوردستانیەکان کە لە پرۆسی سیاسی عێراقدا ئەمە استراتیژەکان مەفروزە وابێ جا لەبەر ئەوە پارتی بەردەوام دەبێت لەو استراتیژیەکە بەڵام لەوانەیە بە شێوازێکی جیا لە شێوازی پێشتر مەسلەی ئەو هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانی کە لە نێوان سەدرەکان و پارتی دیموکرات وەروا سونەکانە پێکهاتە بوو دوای کشانەوەی سەدرەکان لە پرۆسەی سیاسی بەتایبەتی لە نێو پرۆسەی پەرلەمانیدا ئەمە هاوپەیمانیە کارایە بۆ بەردەوامە ئەگەر کارایە کاریگەریە بێ بۆ سەر دۆخ و هەروەها ئەو ڕۆژەی کە دەگوزارێت لە عێراقدا بە ئاراستەیەکی جیاوازتر لەوەی کێسا هەیە بە شێوەیەکی فەرمی نەمبیستووە نە پارتی نە سونەکان ڕایانگەیان دەبێت کە ئەم هاوپەیمانەتیە هەڵوەشاوە نەماوە بەڵام هەندێک ئاماژە هەن مەسەڵەن بۆ نمونە بەڕێز موقتەدا سەدر لە بەیاننامەکەی خۆیدا لە بەیاننامەی دەستەکات هێشانەوەدا دەڵێ ئێستا ئێوە ئازادن یانی بە هاوپەیمانەکانی دەڵێ لە دوای ئەوەی کەوا سوپاسیان دەکات لەسەر هەڵوێستە نیشتمانیەکەیان دەڵێ ئێستا ئێوە ئازادن الآن ئەنتم فی حل منی ئەمە ئاماژەیەکە کە ئێوە ئازاد بن بۆ خۆتان دەتوانن چاو پەیمانێکی کە دروست بکەنیاننا و هەروە پێشتەن ڕۆژێک من تویتێکم دیت نووسینێکی بەڕێز جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بەڕێز دکتۆر شاخەوان کە ئاماژەی بۆ ئەو هاوپەیمانەتیان نەماوە جا بەڵام بە شێوەیەکی فەرمی نەمبیستوە تاکو ئێستا نەماوە بەڵام بە شێوەیەکی عەمەلی و کردداری وەکو بڵێ ئەمە دیارە کە ئێستا هەموو لایەنە سیاسیەکان لە هەوڵی ئەوەدانکەوە هاوپەیمانەتێکی دوێ لە عێراقدا دروست بکرێ بۆ ئەوەی وڵات لەم قەیرانە سیاسێدا دەرباز بکەن و ڕێگر بن لە هەر جۆرە توندوتیژیە کە لەوانەیە ئەنجام بدرێ بەڵێ هەر لەسەرەوە هاوپەیمانەتە نوێیە یعنی ئێستا بۆ نمونە جوڵەی لایەنە سیاسەکان لە بەغدا بەردەوامە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بە سەرۆکایەتی سەرۆک باڵجەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە بەغدایە و کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی هەیە لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی وەکو باسیش کرا ینی لە چەند ڕۆژی ڕابردوودا کە لە داهاتووشی نزیکدا ئۆفدەیشی چوارچێوەی هەماهەنگی بە سەرۆکایەتی هادی عامری و هەروەها لەگەڵ سونەکانیش دێنە هەولێر بۆ کۆبوونەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆەوەی بە ئاراستەی و هاوپەیمانەتی فراوانی کە جەنابە داماژەی پێدەیت دکتۆر یعنی هاوپەیمانەتیشی گەورە پێک بێ بۆی کە حکوومەتێکی بنکە فراوانی تەوافقی پێک بێ سەرجەم لایەنەکان تێیدا بەشدار بن بە تەوازنەوە تا چەندە پێشبینیەکەی ینی بەخێرا ئەم پرۆسەیە بڕوات بەخۆی بەڕاستی ئێستا بارودۆخی عێراق پێویستی بەوەیە کە زۆر بەپەلە ئەم بارودۆخە چارەسەر بکرێ بەڵام بە وردی و بە حکمت و بە عاقڵمەندیەوە چونکە ئەم دەستەکارکێشانەوەی بەڕێز سەدر لە کاری سیاسی و هەروەها پەرلەمانتارانی لە پەرلەمان هەموو لایەنە سیاسیەکانی بە پارتی و بە سونە و بە هەموو لایەنەکانی شیع و کورد و وەشوە هەمووی خستە
بەر پرسیارەتێکی گەورەوە یعنی هەمووی خستە سەر ئەوەی کە فەرمونون بزانم ئێوە چ دەکەن ئەمە وڵات وایە یعنی ئەم قەیرانە قوڵتر بووە ئەم چەق بەستویە سیاسی کە پێش دەستە کارکێشانەوەی بۆ ماوەی نزیکەی 8 مانگە لە عێراقدا هەیە ئەم چەق بەستویە سیاسی ئێستا زۆر قوڵتر و گەورەتر بووە بۆی ئەم دەستە کارکێشانەوەیە وا دەکا یعنی فەرز دەکا بەسەر هەموو لایەنەکان بە کورد و بە شیعە و بە سوننەوە کە هەوڵ بدەن کارێک یان دەرچەیەک بۆ ئەو بارودۆخە بدۆزنەوە ئەکید ینی پارتی دیموکراتی کوردستانیش کە ئەو هاوپەیمانەتی کە لەگەڵ بەڕێز سەدر هەبوو ئەمە هەتا کۆتایی لەگەڵ ڕۆیشتووە باڵێن نکوڵی نەکرد لە هاوپەیمانێتەکە بە هیوای ئەوەی کە بتوانێت سیستەمی سیاسی لە عێراقدا بگۆڕێ لە تەوافقیەوە بۆ ئەغلەبیە بەڵکو بەوە بێ کە سوودێک بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانی شەبێ بەڵام کە ئەمە نەکرا ئەکید ئێستا پارتیش بیر لە شێوازێکی دیکە و لە هاوپەیمانەتێکی دیکە دەکاتەوە بەڵام ئەو هاوپەیمانەتیە بەڕاستی کورد دەبێ ئەم جارە بەڕای من ئەم جارە دەبێ بە شێوازێکی دیکە مامەڵە بکە ئەم جارە پێویستە لە کوردستاندا جارێ پێش ئەوەی کورد چیەکێتی چ پارتیچە لایەکانی دیکە قسە لەگەڵ بەڕێزان بکەن لە چوارچێوەی هەماهەنگی پێویستە بۆ خۆیان لە نێو خۆیاندا قسە بکەن پێویستە نێوماڵی خۆیان ڕێک بخەن پێویستە خۆیان تۆکمە بن یەک ڕیز بن یەک هەڵوێست و یەک گوتار بن بە یەک بەرنامە بە یەک هەڵوێست بە یەک گوتار بە یەک پاکێجی سیاسی ئابووری ئەمنی نەتەوایەتی بچن ئەم گفتوگوۆیە لەگەڵ بەغدا بکەن بۆیە ئەوەندەی کە ئێمە تەماشا دەکەین لە ڕابردووشدا کە یەکێتی بە تەنها چۆ گفتوگۆی کردووە لە پاشان پارتی بە تەنها گفتوگۆی کردووە لایەنەکانی دیکە بە گۆڕان و بە لایەنەکانی دیکە بە تەنها گفتوگویان کردووە باوەڕ بکەن زەرەری زیاتر بووە و دەستکەوتەکانمان زۆر کەم بووە و مەترسی لەسەر قوارێری کوردستان زیاد بووە بەشداری کورد لە حکوومەتەکەی بەغدا زۆر لاواز بووە بۆیە پێویست بەوە دەکا کە بە یەک ڕیزیبی ئەم جارە وەبزانم ئەمە یعنی فرسەتێکە چۆنکو مەسەرەیەکی کوردی هەیە دەڵێ شەڕک بێ خێری ئێمەیتیا بێ ئەمە ڕاستە بارودۆخێکی نەخوازدا و بەسەر عێراقدا هات بەڵام بەڕای من خێری بۆ کورتایە کە ئەم جارە کورد بتوانێت ئەم باڵێ کەم و کوڕی خۆی ڕێکخاتەوە یەک ڕیز بن بە تایبەتی یەکێتی و پارتی ڕێککەون لەسەر ئەو مەسەلانەی کە لە بەغدادا پێویستە و ئەو مەسەلانەی باڵێن هەرێمی کوردستانیە مەسایلی حزبیمە نێوان خۆیان جارێ با تەجریکەم بۆ کاتێکی دیکە چکە ئێستا بارودۆخەکەی عێراق زۆر پێویست بەوە دەکات کە کورد یەک ڕیز بێ چونکە بە یەک ڕیزی ئەم جارە نەچەنە ناو ئەو هاوپەیمانەتی گەورەیە باوەڕ بکە بەڕای من زەرەری لە قازانجی زیاتر دەبێت بەڵێ بەڕێزیکتەوە بەشیرەمێ سەرنجی ڕابکێشم بۆ ینی ئێستایە کە لە سەر شاشی کورسان زەڕا لە کۆبنەوەکەی ئەمڕۆی مختەدا سەدر کە لەگەڵ ینی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کوتلەی سەدری کە دەستیان لە کار کێشاوە و ڕایگەیاندۆ کە ئێمە بەردەوامە بین لەسەر ڕێی خۆمانەوە پاشگەز نبینەوە ئەمێ مەکردن بە پرسیارێ بۆ بەڕێزە دکتۆر بەشی ینی لە بەغدا بووی شارەزای زوربەی لایەنە سیاسیەکانی شارەزای ینی جوڵەی ئەو لایەنە سیاسیانی بە تایبەتی سەدر یعنی وەها ناسرابوو لە ڕابردوو لە پرۆسی سیاسی عراقە کە هەمیشە متەڕەددە کاتێ بڕیارێکەدا لە بەرامبەریشە بەدیلی هەیە بۆ ئەم بڕیاری کە پاشگەز بوونەوەیە ئەو تا ئەمڕۆ ڕایگەیاندووە لە پاشگەز نبینەوە بە هیچ شێوەیە کەواتە وەکو جەنابی شدوتت ئەم قۆناغی کە دەستی پێکردو لە دوای کشانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر لە ئەنجومەنی نوێنەران قۆناغێکی زۆر جیاوازە و هەستیارە و سەدر پاشگەز نابێتەوە کەواتە کە پاشگەز نابێتەوە ئەتوانین بڵێن سەدر بە تەواتی ئۆپۆزیسیۆن بوونی هەڵبژاردووە لە بەرامبەر هەر حکوومەتێکی نوێی عێراق کە پێک دێ نا ئۆپۆزیسیۆن بوونی ئەمە ئۆپۆزیسیۆن باەخۆ لە پرۆسی دیموکراسیدا دیارەکە هەڵبژاردن ئەنجام دەدێ لە دوای هەڵبژاردن لایەنێک دەبێتە حکوومەت لایەنێک دەبێت ئۆپۆزیسیۆن یعنی ئۆپۆزیسیۆن لە پرۆسی سیاسی دە ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا بەڵام بەڕێز موقتەدا سەدر نەبوو ئۆپۆزیسیۆن لە پرۆسی سیاسیدا نەبوو ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەماندا دەبووە لە پەرلەمان بمابایە بەڵام ببایە ئۆپۆزیسیۆن بەڵام ئێستامە لە پەرلەمانیش دەرچوو کەواتە ئەمە بووە لە جیاتی ببێتە ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی بۆ ئۆپۆزیسیۆنێکی جەماوەری لە شەقامدا کەواتە ئەمە لە عێراقدا تا ئێستا
کولتوری ئۆپۆزیسیۆنی شەقام مەترسیدارە چونکە توندوتیژی لێ دەکەوێتەوە شەڕی ئەهلی لێ دەکەوێتەوە شەڕ نێوخۆی لێ دەکەوێتەوە بینیمان لە خۆپیشاندەرەکانی تشرین زیاتر لە 700 کەس کوژراوە زیاتر لە 25,000 30,000 کەس بریندار و کەمەندان بوو بۆیە ئەم جارە ئەگەر یعنی شەقام بجوڵێتەوە بەڕاستی ئەم جوڵانەوەی شەقام زۆر مەترسیدار دەبێ و ئەم جارە تشینەکانیش لەگەڵیان دەبن بەیەکەوە ئەم جارە ینی دێنە سەر ناوچەی سەوز و دێنە سەر پەرلەمان و حکوومەت و دامودەزیەکان هەموو ڕێک دێکەم ئەمە لەلایەکی دیکەوە سەدر ڕاستە ئێستا دەڵێمە ناگەڕێنەوە بەردەوام دەبین بەڵام وەکو جنابیشتان دەزانن یعنی پێش هەڵبژاردن کە کشاوە گوتی من داخلی هەڵبژاردن نابم گوتی بەردەوام دەبن لە ڕێیەکەی خۆم بەڵام لە دوایان کە کاوڵیان لەگەڵدا لە ڕێکەی خۆی پاشگەزبەوە گەڕایەوە ئێستاش احتمال هەیە کە بگەڕێتەوە هەندێک ئاماژە هەیە بەڕای من ئەمە یعنی خەت ڕەجعەتی بۆ خۆی داناوە کە بگەڕێتەوە لەوانەیە بۆ نمونە یەک لەوان چی یەک لەوانە عقل قبول ناکە ینی تۆ وەرە لە هەڵبژاردنێکدا دەنجی یەکەم بەدەستبێنی و 73 کورسی بەدەستبێنی ببیە کوتلەی گەورەی ناو پەرلەمان اینجا لە پاشان کە مەیئوزبی لە پێشکردنی حکوومەتدا دێی سوڵتە و حکوومەت لەسەر سینیەکی زێر بدێنە یارەکانی خۆت ئەمە عقل قبول ناکەمە بکرێ ئەمە یەک دووهەم سەدر پێش ئەوەی کە بڕیاری دەستە کارکێشانەوە بدا تەماشا دەکەین دوو سێ بڕیاری زۆر گرنگیان دەرکرد جەماعەتەکەی لە پەرلەمان دوو یاسایان دەرچوان لەگەڵ بڕیارێک یاسای یەکەم یاسای تەجریبی تطبیع لەگەڵ ئیسرائیل بەڵێ یاسای دووەم یاسای ئاسایشی خۆراک بوو کە نزیکەی 26 تریلیۆن دیناری بەخشیە حکوومەت و دەستی حکوومەتی کراوە کرد بۆ ئەوەی کە مامەڵە بە 26 تریلیۆن دینار بکە اینجا لە پاشان دەست دەکشێتەوە یعنی چی یعنی تۆ 26 تریلیۆن دینار مشاگرکەی بۆ حکوومەتێکە نارەکانت بە ئیسفادە لێ بکە معقولە ئەمە نایکە سەدر ئەمە وشتا کەواتە ئەمە دیارە بە تەمای شتێکی دیکەیە و هەروەها بڕیاریاندا لیژنەیەکی پەرلەمانیش دروست بوو بۆ بە دوواداچوونی جێبەجێکردنی ئەم یاسایە ئەمانە بەڕاستی هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە سەدر لەوانەیە ئەم کشانەوەیەکی ئاوانەیە کە دابنیشێتەوە ساحە بەجێبێل و گۆڕەپانەکە چۆڵ بکە بۆ نارەکانی خۆی نا بە تەماشتی دیکەیە چونچی زۆربەی چاودێران دەڵێن ئەگەر بەڕێز مقتەدا سەدر بەڕاستی ئەگەر لە پرۆسی سیاسی کشابێتەوە و بار و دۆخەکەی و دەسەڵاتی بەجێهێشتبی بۆ نارەکانی هیچی تر تەواو ئەمە هەڵەیەکی سیاسی استراتیژی کوشندەیە بۆ سەدر ئەمە ناقێت لە سیاست داشتی وا بکرێ بەڵام ئەگەر ینی پلانی هەبێ و هەنگاوی تریشی هەبێ لە پای ئەمە لەوانێشتی دیکە ئەم هەنگاوی دی چییە ئەم هەنگاوی دیکە لەوانەیە جوڵاندری شەقام بێ ئەم هەنگاوە ئەوەی لەوانێت چاوەڕوانی ئەوە بکە تا چاچەوەی هەمانجی ئەو هاوپەیمانەتی گەورەی کە باسمان کرد ئەمانە حکوومەتێک دروست بکەن پێک بینن ئەنجا ئەو ببێتە ئۆپۆزیسیۆنێکی جەماوەری شەقامی سەرسەخت و کێشە لە بۆ حکوومەتەکە دروست بکە نێڵی حکوومەتەکە لە 2 مانگ 3 مانگ زیاتر بەردەوام بێ و فەشەل بە حکوومەتەکە بێنی ئەمە ئەو بژاردانەیە کە لەوانەیە لە لای سەدرەکاندا هەبێت دکتۆر بەشی هەر ئیزافەتەن بۆ ینی ئەو پێشبینێوردەی کە جەنابەت کردت بۆ هەڵوێستەکانی سەدر ینی دوو ڕایکەی جیاوازی شێ لە شەقامی عراقی و هەروەها لەلایەن چاودێرانی سیاسی پرۆسی سیاسی عراقەوە دەڵێن یا ئەوەیە مقتەدا سەدر قوربانی داوە بۆ ئەوەی کە حکوومەت پێک بێ و پرۆسی سیاسی لەو چەق بەست و بنبەستووە ڕزگار بکرێ یا ئەوەیە دەڵێن کە مقتەدا سەدر خۆی لەو شەرمەزاریە ڕزگار کرد کە نەیتوانی کوتلەی گەورەترین پێک بێنێ و حکوومەت پێک بێنێ لەو بارەوە جەنابەت ڕاچیە من باوەڕ ناکەم لە سیاستدا قوربانی هەبیان یان لە سیاستدا کەمێک ینی کەسێک لەبەر خاتری کەسێک شتێک بکە یان قوربانی بە بەرژەوەندی خۆتدا لە بەشتێکی نا لە سیاستدا پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆت هەیە ئەمە هەر لایەنێک و هەموو لایەنێک تا بتوانێت پارێزگاری لە بەرژەوەندەکانی خۆی دەکات بۆیە ئەمە ینی نازانم من باوەڕ بەوە ناکەم کە ئەمە قوربانیدان بێ بە هەموو بەرژەوەندەکانی خۆی بە 73 کورسی بۆ ئەوەی وڵاتانە یارەکانم
حکوومەت پێک بینەوە ئەمە ئیلا شتێکێکە لە دەیەوێت دیسان گورزێکی دیکەی کوشندەتر بۆ شوێنێ بۆ نەیارەکانی چونکە ئەگەر تەماشا بکەین بەڕێز موقتەدا سەتر چەند گورزێکی کوشندەی لە نارەکانی خۆی وەشاندووە تاکو ئێستا یەکەم گورزی کوشندە ئەوە بوو کە ئەنجامی هەڵبژاردنەکان کە دەرچوو ئەم هەفتاوسێ کورسیە بەرامبەر بە کورسیەکانی کەمی دەوڵەتی یاسا و فەتح و ئەمانە ئەمە بەڕاستی گورزێکی گەورە بوو بۆ ئەوان دووهەم وەکو باسمان کرد تێپەڕاندنی یاسای ئاسایشی خۆراک ئەمە گورزێکی دووهەم بوو بۆ ئەوان تا متمانە لە نێوان جەماوەری چوارچێوە بۆ قیادەی چوارچێوە زۆر کەم بووە کە سەدر ئەوەی ویستی توانی پەرلەمان بۆ خۆی بەکاربێنێ سێهەم گورز ئەوە بوو کە ئەم کشانەوەیە بۆ ئەوەی چاوەڕوان بکە ئەوام زان چی دەکەن تا ئەوە دیسان بێ هێرش بکاتە سەریان و بەلایەکی دیکە فەشەل بە پرۆسەکەیان بێنێ چۆن تیر و کەوانەکە تەماشاکەی تیر و کەوان تۆ تیرەکە ڕادەچێشی ئینسیحابێکەم دەکا تا لە دوای ئەم ڕاکێشانە ئینتڵاقێکی بەهێز بێ ئەم من وا دەبینم ئەم کشانەوەی سەدر ئەمە تاکتیکێکە بۆ هەڵوێستێک یان بۆ قۆناغێکی زۆر بەهێزترە بۆ زۆر بەهێزتر باشە دکتۆر مەسلەی ینی ئەوەی کە وەکو دەوترێت ینی چوارچەوەی هەمانگی هەر ئەم ترسی کە جەناب داماژەی پێدی کە شەقام بجوڵێنێەوە بێتە ینی ئۆپۆسیۆنێکی زۆر بێ زیێر حکوومەتێک کە چوارچەوەی هەمانگی و لایەنەکانی دیکە پێکی بێنن ئێستا هەوڵێکی ئەوان دەیانەوێت هەر چۆنێک بێت موقتەدا سەدر ڕازی بکەن یاخود پاشگەز بکەنەوە بۆی کە بگەڕێتەوە نێو پرۆسی سیاسی و ئەویش بەشدار بێ لە پێکەنانی حکوومەت ئەمەیان تا چەند ینی واریدە و ڕوئەدا و موقتەدا سەدر قەناعەت دەکات کە بگەڕێتەوە جارێکی دیکەەوە بەشدار بێ لەگەڵ چوارچێوەی هەمانگی بۆ پێکەنانی حکوومەتی نوێی عراقی ئەوەی من ئاگادارم ئێستا دوو هەوڵ هەیە لە ناو چوارچەوەی هەماهەنگی بەشێک لە چوارچەوەی هەمانگی هەوڵی ئەوەدان و ڕایان وایە کە هیچ هەنگاوێک نەنێن بەبێ سەدر و حکوومەت پێکنەهێنن بەبێ ڕاوێژ لەگەڵ موقتەدا سەدر ئەمە بەشێکی دووهەم نەخێر پێویست بە ڕاوێژ ناکە پێویست بۆ ناکە و ئەم فرسەتە بقۆزنەوە جارێکی دیکە دیسان فرسەت مەدەنە مقتەدا سەدر بگەڕێتەوە چووی جارانی دیکە فرسەتماندایە گەڕاوە لێگەڕن ئێستا فرسەتێکی باشە با حکوومەتەکە پێک بینین چ دەبێت با ببێ و خۆشمان ئامادە دەکەین بۆ هەموو ئەگەرەکان بۆ هەموو ڕووداوەکان چ دەبێت ئەمە چاڕۆنەخیر ئەم دوو بۆچوونە لە ناو چوارچەوەی هەمانگیدا هەیە بەڵام مقتەدا سەدر باوەڕ بکە تازە لەگەڵ ئەوانە پێک نایە یعنی ئەگەر بشگەڕێتەوە پرۆسی سیاسی عێراقی بەڵام قەت لەگەڵ ئەوانە نایە و بەڕای من مەسلەی ڕازیبوون مقتەدا سەدر بە تەوافق ئەمە شتێکی وەکو مەحاڵی لێ هاتووە بۆی ئەمە ناکرێت لەبەر ئەوە چوارچێوەی هەمانگی ئێستا ئەوان لە نێوان دووڕیانێکدان لە نێوان دووڕیانێکدان کە ئەم دوو لایەنە شیرینەکەیان تاڵە ئەگەر ڕاو ئینتیزار بکەن بە گەڕانەوەی مقتەدا سەدر ناگرێتەوە وەزعەکە باردۆخەکە هەر ئاوا دەڕوا بۆ لەوانەیە خەڵکیش و جەماوە تەحەمبول نەکە خۆپشاندان دەست پێ بکاتەوە ئەمە یەک ئەگەر حکوومەت پێک بهێنن لەوانەیە دیسان حکوومەتەکەیان تووشی گیر و گرفت بێت لەلایەن سەدرەکانەوە کەواتە لە هەردوو حاڵەتدا ئەمان دیسان ینی کێشە و ڕێگریان لە پێشە بۆیە ئەوەی من تەوەقع بکەم ئەو لایەنەی لە ناو چوارچێوەی هەمانگیدا ئەو لایەنەی کە دەڵێ خێرا حکوومەت پێک بینین ئەو لایەنە سەر دەکەوێەوە بەڕای من حکوومەتەکە پێک دێ بە هاوپەیمانیەتێکی گەورەتر حکوومەتەکە پێک دێنن و خۆشیان ئامادە دەکەن بۆ هەر ئەگەرێک تەنانەت ئەگەری تونند و تیژیشی لێ بکەوێتەوە ئەگەری شەڕیشی لێ بکەوێتەوە چونکە بینیمان لە حکوومەتەکەی مالیچی بەڕێز چۆن لە سەوڵەت الفورسان چۆن کاتێک کە سەدرەکان ویستیان هەندێک چالاکی بکەن و هەڵبستنەوە لە شارەکانی باشوڕات چۆن لێیدان بۆیە ئەم جارەش دیسان لەوە ڕوبەڕوو بوونەوە ئەم جارە دیسان لەوانەیە بەڕێز مالێکی یان ئەوانەی کە هاوڕای ئەون لەوەی کەەوە پەلە دەکەن لە پێکردانی حکوومەت لەوانەیە
خۆیان ئامادەکرد بێ بۆ دیسان ڕوبەڕوونەوەیەکی تونتر ئەگەر سەدرەکان شتێکی لەو بارەیەوە بکەن بەڵام دەبێت ئاگادار بین ئێمە لێرە ینی پێویستە ئاگامان لە کورد بێ ئاگامان لە هەرێمی کوردستان بێ ئەوەندە خەمی عێراق دەخۆین دەبا کەمێکیش خەمی خۆمان هەبێ هەر تند و تیژیەک لە عێراق ئەنجام بدرێ بەڕای من پروشتی بەبەر هەرێمی کوردستان دەکەوێ لەبەر ئەوە بۆ ئەوەی بۆ کەمکردنەوەی هەر زەرەر و زیانێک لە کاتی ئەنجامدانی هەر گرژیەک لە عێراقدا پێویستە لایەنە کوردستانیەکان یەک ڕیز بن و تەبابن و کێشەی نێوخۆیان نەبێ بۆ ئەوەی بتوانن بە هێزێکی گەورەتر بەرگری لە هەرێمی کوردستان و لە قوارە سیاسەکەی هەرێمی کوردستان بکەن. دکتۆر لەسەر مەسلەی کورد و ئەو بە ئاگابوونەی و ئەو یەکەڵوێستی و هەروەها ئەو استراتیژەی کە پێویستە لە نێوان لایەنە سیاسی کوردستانەکانە هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەگەرەکان و ئەو ئالانگاری قورسانی کە لە داهاتووە لە عێراق دێتە ئاراوە و جەنابی شوت پریشکی بەر هەرێمی کوردستان دەکەوێت دوو هەوڵ هەبوو دوو کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان سەرکردە باڵەکانیان هەبوو لە هەرێمی کوردستان یەکیان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی هەرێم و هەروایشیان لە نوێنەرایەتی نەتەوەیەگرتوەکان لە هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جێنێ بلەسخارد. ئەم هەوڵانە تا چەندە جددی بوون و تا چەندە لایەنە سیاسیەکان بە گشتی و بە تایبەتی ژەنێویاندا پارتی و یەکێتی مەبەستیانەیە کە بگەنە ڕێکەوتنێک لەسەر کۆی ئەو مەسەلە هەڵپەسێراوەنی کە لە هەرێم هەیە و ئەوانەشی کە پەیوەندی بە بەغداوە هەیە ئەگەر وابین ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ قورسایی کە لە بەغداوە لەوەچە لە داهاتوە ڕوبەڕوومان بێتەوە. من شخصیان گەشتبینم بەو هەوڵانەی کە ئێستا هەیە لە نێوانێکێتی و پارتیدا و ئەم دانیشتن و گفتوگویانەی کەوا کراون بەڕاستی شتی باشن و هەنگاوی ڕاست و دروستن بە ئاراستەیەکی ڕاست و دروست و زەرور کە پێویستە ئەمڕۆ بکرێت لە هەموو کات زیاتر لە هەموو قۆناغەکانی پێشووتر زیاتر ئەمڕۆ پێویستیمان بەو گفتوگۆی و پێویستی بەو یەک ڕیزی هەیە پێویستیمان بەوە هەیە کە پەلە بکرێ پەلە بکرێت لەوەی کە کێشەکانی نێوانێکێتی و پارتی چارەسەر بکرێت بزانام کێشەوەندە گەورە ژنین یعنی یەکێتی و پارتی ئەوەندە مشتەڕەکات ئەوەندە خاڵی هاوبەشیان هەیە لە خەبات و لە قوربانیدان و لەوە تا کە بتوانێت زاڵ بێ بەسەر کێشەکان و ناکۆچەکان بۆیە پێویست بۆ دەکە ئەمڕۆ لە بەرامبەر کێشەکانی بەغدا لە بەرامبەر ئەو بارودۆخی کاتۆتە ئاراوە هەم لە عێراقدا هەم لە ناوچەکەدا ئێمە ئەمڕۆ پێویستیمان لە هەرێمی کوردستان پێویستیمان بە هاوسەنجی هەیە لە چەند لایەکەوە پێویستیمان بە هاوسەنجی هەیە لە نێوان شیعەکاندا لە نێوان لایەکان و باڵەکانی شیعەدا هاوسەنگ بین و خۆمان نەکەینە تەڕەف لەلایەک بۆ لایەکی دیکە پێویستیمان بە هاوسەنجی هەیە لە سیاست ڕووداوەکانی نێوان مەسەرەن ئێران و تورکیا ئەمانە دیسان بۆ ئەوەی هەرێمی کوردستان و عێراق نەبێتە قوربانی لە سیاسەتەکانی ئێران و تورکیا پێویستیمان بە هاوسەنجی هەیە لە ململانەی نێوان ئێران و ئەمریکا لە نێوان ئەو هەموو شتانی کە ڕووداوانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدا بەڕاستی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی دەوڵەت نییە لەبەر ئەوەی ئەو پێگەی نییە وەکو عێراقکە بتوانێت کەسی دیکە دیفاعی لێ بکە و بەرگری لە خۆی بکە بۆیە پێویستیمان بە سیاسەتێکی ڕوون و ئاشکرا و یەک ریزی و بەهێز هەیە بۆیە دەڵێ من گەشتبینم ئەم گفتوگویانەی کە لەم دوایانەدا ئەنجام درراوە کۆبوونەوەکان و ئومێدم وایە کە ئەم کۆبوونەوانە بە زووترین کات بگەنە خاڵی هاوبەش و بگەنە چەند بڕیارێک ئەم بڕیارانە چ لەسەر ئاسی کوردستان چ لەسەر ئاسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان چ لەسەر ئاستی مامەڵەکردن لەگەڵ عێراقدا لەو بارودۆخە نوێیەدا و چۆنیەتی بەشدار بوون لە هاوپەیمانەتێکی نوێ بەڵام بە پاکێجێکی کوردی مشتەڕەکی بەهێز و لە هەمووشان گرنگتر ئەوەیە بەرای منەوە کە هەردوو لایەکێتی و پارتی ڕێک بکەون لەسەر کاندیدێک بۆ سەرۆکی کۆمار. ئەمە لەسەر مەسلەی ینی ئەو جەمسەرگیریی کە لە عێراقدا بەڕاستی دروست بووە زۆرێک لەلایەنە سیاسیەکانیش عێراق ئەی دابەژون بەسەر و جەمسەرانەدا ینی بمانێت و نەمانێت بەرژەوەندی کۆمەڵێک وڵاتان وەکو جەنابیش دامەژەت پێدا بە تایبەتی ئێران تورکیا و لەم دوایانەشدا وڵاتی سعودیە و هاوڵاتانی کەندا و ئەمانەمی لە عێراقدا بوونی هەیە بەرێکەوتنی ئەم بەرژەوەندیانە و وەلاخستنی بەرژەوەندی ئەو وڵاتانە بە تایبەتی ئێستا لە دوای کشانەوەی سەدرەکان چکە زانین ینی تا ڕادەیەک بە سەرکەوتنی سەدرەکان و بەدەستێنانی ئەو ژمارە کورسیە زۆرە لە نێو ئەنجومەنی نوێنەران بەشێک لە خلیجیەکان وەروە سعودی وەروە تورکیا تا ڕادەیەک
خۆشحاڵ بوون بەوەی کە بەرژەوەندەکانیان تا ڕادەیەک بە خواستی خۆیان دەبێ و ئەو لایەنانە دەیپارێزن. ئێستا گە بەرژەوەندی ئەو لایەنانە بکەوێتە ینی مەترسیەوە دکتۆر جوڵیان ئەبێت ئەو وڵاتانە ینی کاریگەریان چێ بێ بۆ سەر پرۆسی سیاسی و لە عێراق کە لە داهاتوە بێتە ئاراوە؟ باوەڕ بکە هەموو وڵاتانی ئەقلیمی و وڵاتانی زلهێز کاریگەریان هەیە لە عێراقدا لەسەر سیاسەتی عێراقدا تەنها عێراق بە خۆی کاریگەری لەسەر خۆی نییە. بۆیە هەموو وڵاتەکانی دەوروبەر چ تورکیا چ ئێران چ سعودیە چ وڵاتانی کەندا و چ ئەمریکا چ تەنانەت مسر و ئوردنیش بەم دوایەنە هاتنە سەر خەت و کاریگەریەکیان دروست کرد لەسەر بارودۆخی عێراقدا. ئەوەی کە توانایی نییە بارودۆخەکە بگۆڕی عێراقیەکان بۆ خۆیان حکوومەتی عێراق بۆ خۆیەتی کە دەستەوەستان ڕاوەستاوە. بەڵێ هەموو ئەم وڵاتانە و هەموو ئەو هێزانە بەرژەوەندی خۆیان هەیە و بەرێککەوتنی ئەو بەرژەوەندیانە لە عێراقدا وا دەکاتەوە کەمترین سوود بۆ عێراقیەکان بمینێتەوە و پێویست بۆ دەکات کە هەموو لایەنە عێراقیەکان بە تایبەتی کورد لەو نێوەندەدا بەرژەوەندەکانی خۆیان چاک ئاگادار بن و سیاسەتێکی ئاوا نەکەن کە خۆیان یانوەکو کورد گوتنی کوڕی خۆیان بە قوربانی کچی خەڵکی بکەن یان کچی خۆیان بە قوربانی کوڕی عالەم بکەن. بەرژەوەندی خۆم بە قوربانی کەس ناکەم، ئیش دەکەم و کار دەکەم و تەوازن و هاوسەنجی ئەو لایەنانەش هەموو دەپارێزم. ئەمە زەحمەتە، ڕاستە زەحمەتە، بەڵام مەحاڵ نییە. مەحاڵنی ئەگەر ئێمە خۆمان ئیرادەیەک هەبێ لە کوردستان، ئیرادەیەک هەبێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بکەین، حکوومەت هەرێمی کوردستان ئەمڕۆ پەیوەندیەکی یان تۆڕێکی پەیوەندی دیبلوماسی سیاسی باشی لە ناوچەکەدا دروست کردووە، چ لەگەڵ کەندا و چ لەگەڵ سعودیە، چ لەگەڵ ئێران، چ لەگەڵ تورکیا، چ لەگەڵ وڵاتانی دەرەوە. بۆیە ئەگەر هەمومان دەستەبەر بین بۆ حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەت هەرێمی کوردستان بەهێز بکەین و خەلەلەکانی چاپ بکەینەوە، کەم و کوڕیەکانی چاک بکەینەوە، باشترە لەوەی کە بکەینە وێزەی هەرێمی کوردستان حکوومەتەکە و بەدەستی خۆمان ماڵی خۆمان وێران بکەین. بۆیە پاراستنی ئەم ئەزمونە، پاراستنی حکوومەت هەرێمی کوردستان و بەهێزکردنی حکوومەت هەرێمی کوردستان و بۆ ئەوەی کە بتوانێت ئەو بەڵانسە نێودەوڵەتیانە وەکو باسمان کرد لە ناوچەکەدا لە بەرژەوەندی کوردستاندا ڕابگرێت. مەسلەی حکوومەتی نوێ ئەگەر پێک نەهات قسەیەکی زۆر لەسەرەوەی دکتۆر ئەم حکوومەتی ئێستا کە بە سەرۆکایەتی مستەفا کاظمی وەکو جەنابی شتاماژەت پێدا ئەوە دوو بڕیاری گرنگیان بۆ دەرکردویشیان لەوانە بڕیاری ئاسایشی خۆراکە کە 26 تریلیۆن دیناری قسۆتە بەردەست بۆی کە ینی تەسەڕوفی پێوە بکات. مانەوە حکوومەتە تا چەند ینی ئەگەرێکە کە لە جێ خۆیدا بێ و ئەگەر بەردەوام بۆم حکوومەتە هەموو لایەنە سیاسیەکان پێی ڕازیە بن ئەوانەی کە دەیانێت حکوومەتی نوێ پێک بێنن؟ ئەگەرێکی بەهێز ئاماگەرە، چونکە چ لە کاتی پێکینانی حکوومەتێکی ماوڵێن موقات کاتی یان حکوومەتێکی تەواڕی ئەگەر وەکو ئێستا کە داوا دەکرێت یان بە هەڵوەشانەوەی پەرلەمانیش بێ، لە هەردوو حاڵەتدا لە هەردوو ئەگەرەکان لە ئەم حکوومەتە دەبێ بەردەوام بێ بۆ ماوەیەک بەلای کەم تا هەڵبژاردنێکی نوێ ئەنجام دەدرێت. لە کاتی پێکەنانی حکوومەتی موقت یان تەواڕێ ئەم حکوومەتە دەمینێ بەڵام بە گۆڕانکاریەکی کەم لە وەزارەتەکان لە وەزیرەکان دەکرێت. ئەم حکوومەتە بەردەوام دەبێت تا ئەوەی کە بتوانرێ حکوومەتێکی دیکە پێک بێنرێت. کەواتە ئەگەرێکی بەهێزە کە ئەم حکوومەتە لە 6 مانگ تا ساڵێک دیکە بەردەوام بێ وارووا سەر و کۆماریش لە کارەکەی خۆ لە پۆستەکەی خۆ بەردەوام بێ. ئەمە ئەگەرێکە ئەگەری تونند و تویژی و گرژی ڕوودان دروست نەبێ کە بەوەشەوە تەڕ و شک پێکەوە هەمووی نەسووتێ و بارودۆخەکە بە یەک جار تێک نەچێ. بەڕێز دکتۆر بەشیر لەسەر مەسەلەی هەڵۆشانەوەی پەرلەمان زۆر قسە لەسەرەوە ئاکرا کە ینی هەوڵەکەی بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان دوای دەستەکارکێشانەوەی تیاری سەدری لە نێو پەرلەمانە. بەڵام ینی پرسیارەکە ئەوەیە خۆ ئەگە سەدرەکان بیانتوانێت زۆرینەیەکی ڕەها بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان هەل لە نێو خودی ئەنجومەنی نوێنەرانە مسۆگەر بکەن ئەویان نەئەکرد؟ نا دەیانتوانی بکەن. ئەمە ئەی بۆ نەیان کرد. هاوپەیمانیە سێقۆڵیەکە دەیتوانی بیکە لەبەر ئەوەی هەڵوەشانەوەی پەرلەمان لە ڕێگەی پەرلەمان خۆیەوە پێویستی بەوە هەیە کە داوایەک پێشکەش بکرێت لەلایەن یەک لە سەرسەی پەرلەمانتارانەوە و هەروە دەقێتە دەنگدانەوە بە ئەغلەبیە بە زۆرینە
ئەم دەنگەکە دەدرا بەڵام نەیان کرد دیارە ئیتر نیشتی دیکەیان لە مێشکدا و قوتو سەدرریەکان لەوانەیە پلانی دیکەیان هەیە لەم دوایانەدا بۆیە ئەگەر بیان ویزبایە دەکرا بە سەدرەکان بە تەنهانە بەڵام بە هاوپەی بەنەسێ قۆڵیەکە ئەگەر بیان ویزبایە دەکرا بەڵام دیارە مەبەستیان نەبووە کە ئەمە بکەن و ئەم سەرکەوتنە لە دەستە خۆیان بدەن کە 73 کورسی چێدە لە جارێکی دیکە ئەو 70 کورسیە ئەو 73 کورسە دێتەوە بۆیە پێویستیان بەوەکەوە ببینێ لەوانەیە هەنگاوی تریان هەیە. باشە مەسلەی ئەمریکا و ئێرانیش هەیە لە پرۆسەکەداوە جەنابیشە تیشکە قسە سرد و جوان شیت کردەوە ینی ئەمێ ئەوە پرسم ینی دکتۆر مەسلەی ڕێکەوتنی ئێران و ئەمریکا لەسەر مەسلەی ئەتۆمی ئەو وڵاتە لە ئێستا مەسلەکە تۆزێ قورسە و ڕێکەوتن ئەگەرێکی دوورە بەڵام ینی ئاراستەکە بەوەیە کە ئێران و ئەمریکا لێک نزیک بنەوە جارێکی دە بۆ مەسلەی ئەتۆمی ئێرانی ئەگەر ئەم دوو وڵاتە گەیشتە ڕێکەوتن لەسەر دۆسی ئەتۆمی ئێران پێ دوایە پرۆسی سیاسی لە عێراق خێراترە بێت و پێکێنانی حکوومەت خێراترە بێت بەرژەوەندی ئەم دوو وڵاتە زیاتر پارێزراوترە بێت. وابزانم ئێستا ئەو گفتوگۆی ئەتۆمی نێوان ئەمریکا و نێوان ئێران وەستانێکی پێوە دیارە بەڕای من یەک لە هۆکارەکان نەکۆکاریتێ بەڵام یەک لە هۆکارەکانی ناڕاستە و خۆی بارودۆخی عێراق و گەیشتن بەو بنبەستە سیاسیە ئەو بنبەستەی گفتوگۆکانی ئەمریکا و ئێرانە و بەڕای من ئەگە هەر کاتێک ئەم گفتوگۆیە سەرکەوت و ئەمریکا و ئێران بگەن بە ڕێککەوتنێکی ئەتۆمی ئۆتۆماتیکیەن ئەم بارودۆخی عێراقیش لە خۆیەوە چارەسەر دەبێت چاک دەکەوێت لایەنەکان ڕێک دەکەون و هەموو شتێک تەواو دەبێت بۆیە وەکو زنجیر وایە وەکو ئەلقەکانی هەمووی بەیەکەوە بەستراوە ئەم ڕووداوانەی عێراق و ناوچەکە و جیهان بە شێوەیەکی گشتی هەمووی بەیەکەوە بەستراوە ئەگەر تەماشا بکەی هەمووی کاریگەری خۆی بەسەر ڕووداوەکاندا هەیە چ کاریگەری ئەو گفتوگۆی ئەمریکا و ئێران چه کاریگەری شەڕی ئۆکرانیا و رووسیا هەموو ئەمانە کاریگەریان لەسەر ناوچەکە و لەسەر عێراقیشدا هەیە. بەڵێ زۆر باشە مەسلەی دادگای فیدرالی حەزەکەم ینی لەو بارێشەوە چکە جەنابەت تا ڕادەیەک لەو بارێشە بە حکمەوەی کە لە بەغدا بووی و جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بووی ینی ئاگاداری ئیشە یاسایی و هەروەها دەستوریەکانی و دادگایە ئەم دادگایە ینی جەنابیش دەزانی ینی ڕۆڵی زۆرە لە ئێسادا و دەیەوێت لە زۆر مەسلەی یەکلاکەرەوە لە عێراقدا ینی بڕیارەکانی بخاتە بواری جێبەجێکردنەوە. ئەم دادگایە هەروە بەردەوامە بێت یاخود دوای پێکەنانی حکوومەتی نوێ عێراقی و هەروەها بە تەواوەتی دەست بەکاربوونی ئەنجومەنی نوێنەران ئەتوانێت ینی هەندێک بڕیار و یاسای دیکەی بۆ دەربکەن کە بەو شێوازەی ئێستای نەمێنێتەوە. لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ دادگا بە شێوەیەکی گشتی و بڕیارەکانی دادگا بە تایبەتی دادگای فیدرالی بەڵێ دامەزراوەیەکی دەستوریە یاساییە و لەسەر هەموو دامەزراوەکانە ڕێزی تایبەتمان بۆیان هەیە بەڵام یعنی بەڕای من ئەمە بەکارهێنراوە دادگای فیدرالی لەم بارودۆخەدا بەکارهێنراوە بە شێوازێک کە لایەنگری لایەک بێ لە ململانەکانی پرۆسی سیاسی عێراقدا لەبەر ئەوە تەماشا بکەین ئەو دۆسیارەی کە ئێستا جوولێنراون لە دەرگای فیدرالی خۆ چەند ساڵێکە هەنا یعنی چەند ساڵێک ئەم دۆسیانە لە دەرگای فیدرالیدا هێنا بۆ هەتا پرۆسی سیاسی لە عێراقدا سەقامگیر بوو هیچ کێشە لە نێوان لایەنەکان نەبوو دادگا بێدەنگ بوو بەڵام هەر کاتێک کە ئەم کێشەیە ئەم ناسەقامگیریە دروست دەبێ و ململانە نێوان سیاسەکان دروست دەبێ دادگا هەڵدەسێ بە زیندووکردنەوەی ئەو شتانەی کە لەبەر دەستێتی ئێستاشی لەگەڵدا بێ باوەڕ بکە ئەو بڕیارانەی کە دەرچووە یان دادگا بە تەمایە دەریان بچوێنێ هەر کاتێک بارودۆخی سیاسی لە عێراقدا ڕێککەوتن و سەقامگیری بەخۆوە بینی لایەنەکان ڕێککەوتن تەواو دادگاش بێدەنگ دەبێت تا ئەو کاتێک کە دیسان پشێوی ڕووداتەوە بۆ لەبەر ئەوە ینی بەڕای منەمە بەکارهێنراوە بەداخەوە کە بەکارهێنراوە لە بەرژەوەندی لایەک بۆ ئەوەی کە مادەکانی دەستور مادەکانی یاسای هەم بڕیارەکانی بە شێوازێکی وابێ کە لە بەرژەوەندی لایەک بێ یان جاری وا هەیە بۆ
ڕوونەدانی توندوتیژی بۆ ڕوونەدانی گرژی لە عێراقدا وا دەکا کە لایەنەکان ڕازی بکە بڕیارێک بۆ ئەو لای دەردەکە بڕیارێک بۆ لایەکەی دیکە دەردەکە بۆ هەبوو لایەکان ڕازی بکە و گرژی دروست نەبێ ئەمەیە واگە تەماشاش بکەی ئەو هەموو دواخستنە لە بڕیاردان مەتەن دوا دەکرێت تەجیل دەکرێت مانجێکیان بیست ئەمە هەموو ئەوەیە کە کات دەدرێت بەلایەنەکان بۆ خۆتان ڕێککەون لە لانی سیاسیەوە کە دیتی کە ڕێککەوتن نییە اینجا ئەو بڕیارێک دایان بەو شتەی کە وەکو باسمان کرد کە بەکارهێنراوەدا هەندێک لایەنەوە بەداخەوە بەڵێ دکتۆر من نامێت لەو زیاتر ماندوو بکەم ئەمەوێ بزانام دوا سەرنجی بەڕێزت چیە لەوبارەیە بەڵام بە کورتی زۆر سپاس دەکەم دوا سەرنج ئەوەیە کە بارودۆخەکە نادیارە ئێستا و ئاراستەکە نادیارە هەموو ئەگەرەکان کراون لە پێش عێراقدا بۆیە ئەوەی گرنگە بۆ ئێمەی کورد ئەوەیە کە خەمێک لە خۆمان بخۆین و هەموو جار کورد بۆتە سەبەبی ڕێکخستنی ماڵی عێراق و بێگەیاندی لایەنی عێراقیەکان بە ئەم جارە پێش چاکردنەوەی بارودۆخی عێراق با بارودۆخی خۆمان چاکەینەوە نێو ماڵی خۆمان ڕێکخین اینجا بچین نێو ماڵی خەڵکیش لە عێراق چاپکەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگیری پێشووی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما بەشدار بوو. سوپاس دەکەم دکتۆر. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.